کاکنەوزات سڵاوت لێبێ ئەگەر پێم بڵێ ئەمساڵ لە شارەکانی کوردستان چەند گەنم وەرگیراوە؟ سەبارەت بە گەوەرگرتن ئێمە ئەمساڵ 400,000 تەن گەنممان بۆ دیاری کراکە وەریگرین. 145,000 تەنی لە سلێمانی بوو، 13,000 تەن زیاتری لە هەڵەبجە بوو، 170,000 تەن زیاتری لە دهۆک بوو، 122,000 تەن زیاتری لە هەولێر بوو. کۆی گشتی هەمووی کاتە 400 ئەوەی کە وتای ئێستا وەرگیراوە زیاتر 150,000 تەنی بە سلێمانی و هەڵەبجە وەرگیراوە، زیاتر لە 120,000 تەنی لە هەولێر وەرگیراوە، زیاتر لە 101,000 تەنیش لە دهۆکوان وەرگیراوە، تقریبا زیاتر لە 390,000 تەن گەنم وەرگیرا. ئەوەشی کەماوە یاوەیە خارجخەین بووە پیس بۆ گەنمەکە نەتوانراوە وەرگیرە ڕەفز کراوە، یا لە هەندێک شوێن ڕەسید نەماوە نەتوانراوە وەریگرن و مهمەوەیە ئەو پرۆسەیە ئێمە لە سەدا 95 تا 97 بە سەرکەوتووی کۆتاییمان پێ نەوەرمان گرتووە. باشە کاکنەوزات بە بەراورد بە ساڵی ڕابردوو بڕی کەمتر گەنمەکەتان وەرگرتەوە کارەکەی چی؟ بەڵێ ساڵی ڕابردوو 700,000 تەن بوو، ئەم ساڵ بۆتە 400,000 فرقەکە زۆرە. هۆکارەکەی بۆ بێبارانی گەڕایەوە، دیارە لەسەر ئاستی عێراق هەمووی ساڵی ڕابردوو 5 ملیۆن و شتێک وەرگیرا، 6 ملیۆن و 300,000 تەن گەنم وەرگیرا. ئەم ساڵ تا ئێستا 5 ملیۆن و 300,000 تەن وەرگیرا بەعام. لە هەموو شارەکان کەمیان کردەوە بە هەرێمی کوردستانیشەوە، ئێمەش بەرکەوتین لەو کەمکردنەوە، بەڵام ئێمە 400ەکەی خۆمان ئەوەی کە هەبوو وەرمان گرتووە. ئەوەشی کە ماوە ئێستا گەژوتیار گەنمی مابێ دەتوانێت ئەو دوو کۆمپانیا وەریگرێت و نرخەکەی باشترە لە چاو بازاڕە، نرخی ئەو دوو کۆمپانیا بەرزترە لە هی بازار. کام دوو کۆمپانیا ئەگەر ئاماژەی خۆشناو و قەیوان هەردووکیان لە هەولێر و سلێمانی. باشە کاکنەوزات کوالیتی گەنمەکە بەراورد لەگەڵ پار فەرقی کردویان چۆن؟ بە دڵنیایەوە کەمبارانی کاریگەری هەیە لەسەر کوالیتی گەنمەکە، بەڵام ئێمە خەسم و بیدون خەسممان هەیە لە ناو سایلۆدا. بە خەسم ئەوەیە کە تۆزێ لاوازە، بدون خەسمیش ئەوەیە کە گونجاوە گەنمێکی جوانە. لە بۆ هەردوو ئەو نرخان دوو نرخەیە 800 و 850ە. ئەوەی تۆزێ گەنمەکەی لاوازە 800,000، ئەوەی گەنمەکەی بەهێزە 850,000 دیناری دەدرێت.